بینەرێنڤۆر ئەفدەمێ هەوا باش بیتن ئەڤر و جەژنا ڕۆژین ئێزدیانە ئەم لە کۆمەلگەها شاریایە ji bo hûndê bizanîn ev cejna hene bi çi awayekê dihête gêran em li mala êk ji hawlatiyên Komelgeha Şariyayê zûrbarez Qadir Eîd û barez cejna hewa pîroz bîtin du bo min behsê evê cejnê bike ev cejn ev çi helkefte têde kirin. خێر بێن سەرسەرا و سەرچابە هەمی ڕۆژی گیانەوەژ ئیشەڵا جەژن و خۆشی بێن و هیویام ئەوە ئەف جەژن و هەمی جەژن سەر ملەتی مەی کووردا بخێر و خۆشی بێن. ئەف جەژنە بێژنێ جەژنا ڕۆژین ئێزی ئێزی ئەدەبیاتە ئۆلا ئێزدیادا ئانکو یەزدان ئانکو خودێ ئانکو ئەف ڕۆژینە بۆ خاترا خودایی کوسێ ڕۆژا ڕۆژینە و ڕۆژە چارێ جەژنە ئەف جەژنە و هەموو جەژنێت ئێزدیا سروشتی بەدگیرێداینە ئەف جەژنە پێتویەش کانونیە بتن کانونا ئێکێ بەلام ڕۆژمێریە ڕۆژهەلاتی ناوەی نازایینی و ناوەی ناڕۆژهەلاتی دە 13 ڕۆژن ئەگەر هاتوو چاردەی کانونی یا زاینی بوو ئەینی سێشەمبی و چارشەمە و پێنجشەمە دێ ڕۆژی بن بەڵام ئەگەر چاردە بوو شەمبوو یان بوو یەکشەمبی دێ 5-6 ڕۆژە جەژن چتە ناف کانونیدا یعنی ئەف جەژنە چاردەی هێبی هەتا 20 هیوێ دێتە گێران. شتێکی کتێبێک پەرتووکەکە نویسی نینە مە ئەم بێژین ئەف جەژنەش کەنگیدەیە بەڵام ئەم دوێ باوەڕی دەینە ڕەه و ڕیشارە دوێ جەژنێ گەهتنە ناوجەرگی مێژوێدا بۆ بتری 3000 هەتا 4000 ساڵایە. میتۆلۆژیا ئێزدیا دەهاتیە وەختی ڕۆژ کورتت بن ئێزدی یان و ئەم بێژین هەلوێ کوردستانی ژیاینە یا هەر کورد بووینە بەری هاتنە ئاینت ئاسمانی هەستێکاژی کورد یەک تاپەرست بووینە ڕەنگێکیش ڕەنگە هەکەم بێژین نە ئەف بیر و بارت ئێزدیا بووینەشی بەڵام بیر و بارێت ئێزدیا بەشەکەنج بیر و بارێت وان کوردایت بەریت 2-3000 ساڵە سەرێ ئاخی ژیاینە ئەم بێژین کورد وێ باوەێ دەبووینە و دێ ڕۆژ هەر ڕۆژ بۆ ڕۆژێ دە کورد بن ئێدی ڕۆژ دەهێت کورد بن مرۆڤ خێر و بەرەکەتە ڕۆناهیە وێ ڕۆژێ ئێدیشان نابتن ترسێت کوردبوونا ڕۆژێدا وێتاتین ڕۆژی گرتینە بۆ خودێ و ئێدی ڕۆژ بەس کرد بن و ئێدی ئەم هەر ڕۆنایی وێشا ببین چونکە باش زانین و ڕۆژ هێمای ژیانێ ئەگەر ڕۆژ نەبێت ژیان سەر ڕووی عادی نابتن و هەردوێ باوەێ دەشێک ڕۆژ قوبلەتە ئێزدیایە ئێزدی وەختێ دوعایەتکەن سبێ بەری خوددەنە ڕۆژ لاتی وێباری بەری خوددەنە ڕۆژ ئاڤین کەوا بوو ئەف ڕۆژیە هەستێ ڕۆژی ڕۆژینە بۆ خاترا خودێ جەژنەوان ڕۆژیایە و بۆ خاترا ڕۆژەیە یعنی کو ئەف ڕۆژە ئیدی کورد نەبن هەربان بیربارەش ئەن بێژین ڕۆژ قوبلەتە ئێزدیایە و هەتانۆکەژی هەرمایە قوبلەت.